بە هەڵ و ماندووبوونی خۆم لە مای 56 چرکە توانیم بگەمە 15 تێر واتە یەک لاپەڕە لەبەرکەم و دڵخۆشم بەمە و بۆ بەشداربوونی ئاودەکاتیمیش. لە بەکردنی ژمارەم زۆر لاواز بوو. نەمدەتوانی ژمارەکان لەبەرکەم و تایبەتی ڕقەمی تەلەفۆنەکان. و ئێستا توانیمە بگەمە 148 ژمارە بەسەریەکەوە لە ماوەی 1 دقیقە و 28 چرکە. شتێکی تریش کە ماوەتەوە ئەو بڕەپارەی کە سەرفم کردووە لە ئاودەکادیمی قازانجەکەی بۆ من 4 هێندە بوو. سەلام عەلەیکوم سڵای خۆتان لێبێت بەشداربووی ئاودەکادیمی بەشی ئامادەی گروپی 17. ناوم ئەلەند عەباس ساڵحە و دانیشتووی پارێزگای هەڵابجەی شەیدم. خۆشحاڵم دەتوانم لە کورتێکتان بۆ باس بکەم لە ئاودەکادیمی. من زۆر گرنگیم بە سیستەمی خۆراک داوە، چونکە سیستەمی خۆراک تەواوی جەستەمان پێی سپێتی. بۆ ئەوەی مێشی تەندروست و زۆر باشمە بێ و هەندێک خۆراکەن مێشک لاواز دەکەن، یادگەر لاواز دەکەن. و هەندێک خۆم هەبووە توانیمە کۆنتڕۆڵی بکەم و بیوەستێنم و عیلم و فیکرم بەکارهێنم لە بابەتی منهەجی خۆمدا و لە کاری ڕۆژانەدا و توانیوە بگەمە بڕوام بە خۆم هەبێ کاتێک کارێک ئیشێک خوێندنێ دەکەم. و سەرەتام لە ئاودەکادیمی لە بەکردن لە ماوەی 4 ساعت 6 دێڕ و 4 وشە بووە. بەڵام وردە ڕۆژ بە ڕۆژ هەفتە بە هەفتە مانگ بە مانگ توانیمە بگەمە ئاستێکی زۆر نایە. بە هەڵ و ماندووبوونی خۆم لە مای 56 چرکە توانیم بگەمە 15 تێر واتە یەک لاپەڕە لەبەرکەم و دڵخۆشم بەمە و بۆ بەشداربوونی ئاودەکاتیمیش. لە بەکردنی ژمارەم زۆر لاواز بووە. نەمدەتوانی ژمارەکان لەبەرکەم و تایبەتی ڕقەمی تەلەفۆنەکان. و ئێستا توانیمە بگەمە 148 ژمارە بەسەریەکەوە لە ماوەی 1 دقیقە و 28 چرکە. شتێکی تریش کە ماوەتەوە ئەو بڕەپارەی کە سەرفم کردووە لە ئاودەکادیمی قازانجەکەی بۆ من 4 هێندە بوو. لەبەر ئەوەی ئاسوودەم کە مێشی یادگەیەکی زۆر باشم هەیە، هەم بۆ لەبەرکردن، هەم بۆ خۆراک، هەم بۆ تەندروستی توانیمە خووەکانم چارەسەر بکەم.